فێرکردنەوەی کوردی پۆلی دووەمی بنەڕەتی. لاپەڕە یەک: کامە وێنەی ڕەنگکردنی ڕوو جوانە بەڕای تۆ؟ ئەگەر وێنەی ئەو گورگە بۆرەت پێ جوانە، ژمارە 1 بنووسە. وێنەی ئەو شێرە زەردە، ژمارە 2. ئەو پەپوولە ڕەنگاوڕەنگە، ژمارە 3 هەڵبژێرە. ئەو پڵنگە، ژمارە 4. ئاڵای کوردستان، ژمارە 5. پشیلەی پەنبە، ژمارە 6. چەتەی دەریا، ژمارە 7. خاڵخاڵۆکە، ژمارە 8. لاپەڕە 2: سۆر زەرد، کەسک، شین، ڕەش، مۆر، نارنجی. هێڵێک یان تیرێک بکێشە لە مابەینی وشەکە و وێنەکە. وشەکە، وێنەکە. لاپەڕە 3: جوچکەکە بە کام ڕێگە بگەڕێتەوە لای دایکی؟ جوچکەکە بە کام ڕێگە بگەڕێتەوە لای دایکی؟ ڕێگە 1 ڕێگە سوورەکە، ڕێگە 2 ڕێگە سەوزەکە، ڕێگە 3 ڕێگە شینەکە، ڕێگە 4 ڕێگە زەردەکە. ئایا کام لەم 4 ڕێگەیە جوچکەکە دەگەڕێنەوە لای دایکی؟ لاپەڕە 4: ئا، ب، پ، د، ئو، ر، ئە، ت، ف، ئی، ج، خ، ن، م، ز، س، ل، ک، ڤ، ه، ژ، ئۆ، چ، ئێ، گ، ش، ئە، ڵ، ڕ، غ، ق، ح، ع. ئەو پیتانە بنووسە. لاپەڕە 5: ئاو، ئاو، ئەوە، ئاوە، ئەوە، ئاوە. ئاوی سارد، ئاوی سارد. ئەوە، ئاوە. لێرە دەنووسم، ئەوە، ئاوە. لاپەڕە 6: باڵندە، باڵندە. باڵندە 6 پیتە. ب 1، ئا 2، ڵ 3، ن 4، د 5، ئە 6. باڵندە 2 باڵی هەیە. باڵندەکان دەفڕن. باڵندە دەفڕێ. لێرە دەنووسم، باڵندە دەفڕێ. لاپەڕە 7: ئاو، ئاو،
جۆلانە شاژن سابوون حەفت ڕدێن نەخشە لەپەڕە هەشت زۆمبی وەرزش مۆز خەزێم کەڵەشێر فڕۆکە لیفکە ژوژک چا لاپەڕە نۆ ڤیتامین سی قاوە گوڵ یاریکردن کوارگ هێلانە لاپەڕە دە خاڵ هێڵ تیر پیت هێمای پرسیار هێمای سەرسوڕمان لاپەڕە یازدە پەلکە زێڕینە پەلکە زێڕینە ڕەنگاوڕەنگە سۆر نارنجی زەرد کەسک شینی کاڵ شین مۆر ڕەنگی سۆر لێرە دەنووسم سۆر ڕەنگی زەرد لێرە دەنووسم زەرد ڕەنگی سەوز لێرە دەنووسم سەوز لاپەڕە دوازدە کە سبەینان لە خەوێ هەڵدەستی چۆنی کە بەیانیان لە خەو هەڵدەستی چۆنی تێرخەو بوویمە ژمارەیەک هەڵبژێرە ماندووم ژمارە دوو هەڵبژێرە تێرخەو نەبوویمە دەمەوێ هێشتا بنووم ژمارە سێ هەڵبژێرە چالاکم یاری دەکەم ژمارە چوار هەڵبژێرە تێنیمە تێنوومە ژمارە پێنج هەڵبژێرە تووڕەمە ژمارە شەش هەڵبژێرە دەباوەشکێم ژمارە حەفت هەڵبژێرە لاپەڕە سێزدە ڕۆژ هەتاو گەرمە ڕۆژ هەڵات پیلێک ڕاکێشە بۆ لای دەستی ڕاست ڕۆژ ئاوا تیرێک بکێشە بۆ لای دەستی چەپ لاپەڕە چاردە کامە باڵندەت دیتووە کامە باڵندەت دیوە ئەگەر ئەو باڵندەیەت دیوە ئەو بازنەیە ڕەنگ بکە کەو قەتێ کۆتر بولبول مراوی تاووس چێشکە سۆڵەکە قەلەڕەش قاز
لەپەڕە 15 لە یەکچوونی شێوەکان لەسەرەوە 4 وێنە هەیە، لە خوارەوە 4 وێنە هەیە. کامە لەو وێنانەی سەرەوە شێوەکەیان بەڕایت و لە یەک دەچێ لەگەڵ وێنەکانی خوارەوە؟ بەڕای من ئەو وێنەیە شێوەکەی وەکو ئەو وێنەیە، هێڵێکم ڕاکێشاوە لە مابەینی هەردوو وێنەکە. ئایا بەڕایت و ئەو وێنانە کامەیان شێوەکەیان لەو وێنانە دەکا؟ هێڵێک ڕاکێشە. لاپەڕە 16 هێڵ ڕادەکێشم. وێنە نووسین وشە شایی کوردی. کامە وێنەی شایی کوردیە؟ هێڵێک ڕاکێشە لە مابەینی وشە و وێنە. بەرخەکەم کامە وێنەی بەرخەکەمە؟ هێڵ ڕاکێشە لە مابەینی وێنە و وشە. کتێب دەخوێنمەوە. تیرێک ڕاکێشراوە لە مابەینی ئەو وێنەیە و ئەو وشانە. لاپەڕە 17 کامە پارچە پەنیر هی کامە مشکە ژمارەکە بنووسە. کامە پارچە پەنیر هی کامە مشکە ژمارەکە لێرە بنووسە. ئەگەر ئەو پارچە پەنیرە کە ژمارە 1ە هی ئەو مشکە بۆرە بێت، ژمارە 1 لێرە بنووس، لێرە ژمارە 1 لێرە بنووسە 1. ئەو ژمارانەی لە خوارەوە لەسەرەوە بنووسە. بە دوای ئەو ڕێگایەدا بڕۆ کە پارچە پەنیرەکە دەگەیەنێتە مشکەکە.